لە وەزیری دادی یەکێک لە وڵاتانی دیموکراتەوە بۆ پارێزەرایەتی سەرکردەیەکی دیکتاتۆری وڵاتێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. پارێزەر ڕامزی کلارک، وەزیری پێشووتری دادی ئەمریکا و ئەندامی تیمی پارێزەرانی نێودەوڵەتی سەدام حسێن، سەرۆکی ڕژیمی باس، لە تەمەنی 93 ساڵیدا لە ماڵەکەی خۆی لە شاری مانهاتنی ویلایەتی نیویۆرک کۆچی دوایی کرد. ڕامزی کلارک پارێزەر، سیاسەتمەدار و چالاکوانی مافەکانی مرۆڤ لە 18 دیسەمبەری 1927 لەدایک بووە. کۆلێژی مافی لە زانکۆی شیکاگۆ تەواو کردووە. ئەندامی پارتی دیموکرات بووە. لە ساڵی 1965 تاوەکو 1967 جێگری داواکاری گشتی ئەمریکا بووە. لە ساڵی 1967 تاوەکو ساڵی 1969 وەزیری دادی ئەمریکا بووە. ڕامزی لە ماوەی پارێزەرایەتیدا کاری لە ژمارەیەک دۆسیەدا کردووە کە مشتومڕێکی زۆریان لەسەر بووە. دیارترینیشیان بەرگریکردن بوو لە سەدام حسێن لە کاتی دادگاییکردنی. هەروەها پارێزەری بانکوازی ئیسلامی میسری عومەر عەبدوڕەحمان بووە. ڕامزی کە ئەندامی تیمی پارێزەرەکانی سەدام حسێن بووە، لە کاتی بەڕێوەچوونی دادگاییکردنیدا وەک پارێزەرێکی نێودەوڵەتی بەرگری لێ کردووە و لە دادگاییەکەدا ڕایگەیاند. ئەوە دادگاییکردنێکی گرنگە بۆ داهاتووی ئەو وڵاتە. ئەو کەسانەی کە داوای سزادانی سەدام دەکەن زۆر تووڕەن و لەوە تێناگەن کە ئەوە ئاشتی لە وڵاتەکەیاندا ناهێڵێت و دابەشی دەکات. ڕامزی لەبارەی بوونی بە پارێزەری نێودەوڵەتی سەدامەوە دەڵێت ئەو دژی دەسترێژی سوپای وڵاتەکەیەتی و دژی جەنگە، چونکە لە جەنگەکاندا هاوڵاتیانی مەدەنی لە منداڵ و ژنی دووگیان و کەسانی نەخۆش دەبنە قوربانی. پێشی وا بوو سزادانی سەدام عێراق دابەش دەکات و بەرەو قۆناغێکی خراپتری دەبات، بۆیە بەرگری لێ کرد. شێوازی کارکردنی ڕامزی کلارک ئاسایی نەبوو. یەکەم کەس بوو داواکاری لەبارەی هەڵوەشاندنەوەی جیاکاری ڕەگەزی و پێدانی مافی دەنگدانی لە باکووری ئەمریکا بەرز کردوتەوە. ڕامزی کلارک ئەو کاتەی وەزیری داد بووە، سەرپرشتی پەرەپێدانی یاسای دادپەروەرانەی نیشتەجێکردنی کرد کە زنجیرەیەک یاسا بوو لە دژی جیاکاری نیشتەجێکردن. دژی سزای لە سێدارە دانیش بوو. لە پاش دەرچوونیشی لە حکوومەت ساڵی 1969 بووە بە ڕخنەگرێکی سەرسەختی سیاسەتی دەرەوەی ئەمریکا و بە سیاسەتێکی کۆمەڵکوژی وەسف کردووە. دژی دەستێوەردانی سەربازی وڵاتەکەی بووە، هەر لە شەڕی ڤیەتنامەوە تاکو دەگاتە شەڕی عێراق.